ساڵان هەر خۆی بوو. حەسانەوەشی بەتەنیش دەرگای حەوشەوە بوو. ئەویش گسکی دەستیە. ئێستا لە دەرەی وڵات بۆمانێت. لە ساڵی 1970 باوکم ئەمە دوکانی باوکمە لە دوای نەوەتەکان بە 1970 هەتاکو ئێستا من بەرداوام ئیشی گسکەکەم. گسکیش جاران گسکی کوردیە بوو، گسکی کوردیمان بەکارهێنا. ئێستا لەبەر ئەوەی گسکی کوردی کەم بووە لە وڵاتانەوە بۆمانێت، لە ئێرانەوە بۆمانێت، لە ئۆکرانیا گسکی سووریژێت. بەڵام ئیتر گسکەکان لە بەبوونەی سەردەمی ئەمڕۆ لەبەرەوەی ئەمڕۆ بەرەو پێشەوە ڕۆشتوونیوانە گسک بازاڕی بەو شێوێنی لە ماڵە نوێەکاندا هیچ کاری نییە. بەڵام خۆی بەدەستەوە نەداوە و هێشتا حەوشە و بەردەرگا خاوێن دەکاتەوە. ئێستا کە گسکی خۆمان بمانوێتکە ئیشی گسکی خۆمان بکەین کەمتر دروستیەکەین 50 دانە بۆ 70 دانە بۆ 100 دانە دروستەکرێ. بەڵام لەبەر ئەوەی گسکی خارجێ بڵین ئۆکرانیا و ئێران و سووریا هەیە، ئێمە بەستی تیپی لێین و حازرە تۆ یەکەی لەکەینەوە ئەوە توانین تا 400-500 دانە تیپی لێین 600 دانە تیپی لێین بخێنە بازارەوە. ئێستا سعریشی زۆر باشتری خۆمان تۆزێک گرانەکەوێ لەبەرەوەی کابرا 50 دانە بۆ 100 دانە هەیە 200 دانە هەیە لە ماڵەوە ئەیێنێڵێ بە 2000 دینار بە 1500 دینار. ئێمە لێرە بە جوملەیەین بە 1000 دینار و بە 1500 دینار. پێشکەوتن ئەم بەرهەمە دەستی لێ کردوین. وەک زۆرێک لە بەرهەمەکان ئەویش بۆتە خارجی. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی.